دوێنێکە لە ڕێی تەلەفۆنەوە خانەوەەکانی ئاگادارکردنەوە کەوا بێن سەردانکردن نەبووە هەموویتەوە ئیتر ئەوڕۆکە خانەوەەکانی سەردانیان کرد و هاتنە ئاسایش و سەردانی ڕۆڵەکانیان کردن لە نزیکەوە لەگەڵ دانیشتن و باشە لە ڕۆژی حاڵ و خۆیان کردو بەژێری وتەکانی ئەوە ڕۆژیان باشە لە کاتی ئێستادا لەو کاتەی کە لە زیندانن و دوای زیاتر لە 5 مانگ توانیان سەردانی ڕۆڵەکانیان بکەن. ئیتر ئەمەش دڵخۆشی بوو لەوە خانەوەەکانیان هەرچەندە زیندانیشن بەڵام زیاد لە 5 مانگ تو لە ڕۆڵەکەت دابڕێ و نەتوانی سەردانی بکەوی لە حاڵ و ڕەوشی ئاگدار نەبی بەڵام ئەمڕۆکە سەردانیان کردو گیریاوان تەنها ئەوەندەیان لە بۆ خانەوەەکە کاهیس خەمی ئەوانیان نەبێتن ئەوان لەسەر شێشی ناشرین و نابەجێ دەژی نەکراون تەنها ئەوان لەسەر مافی هاوڵاتیان دەژی کراون ئەوە تەنها ڕاستەکانیان بەڕای گشتی و تۆ گیراون و خانەوەەکانشان ئەو بێهیوایی بێ ئەمەلیان نەبوو لە گیراوەکانیان زۆر دڵخۆش بوونەوە ڕۆڵەکانیان لەم کاتەیە بەو شێوازە دەژی کران و حاڵەتی ناتەبیعی نەبووە لەسەر نابەجێ دەژیر نەکراون.